شەیطان هەموو ڕێگایەک ئەگرێتە بەر، هەموو خوتوەیەک هەنگاوێک ئەگرێتە بەر، هەموو وەسیلەیەک شێوازێک ئەگرێتە بەر تاوەکو تەفریقە لە نێوانی مسلمانانە دروستکە. لە حەدیثە هاتووە جابر بۆمانی ئەگێڕێتەوە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. جابر ئەصحابەی پێغەمبەرە ڕەزای خوای لێ بێ، ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی الشيطان قد أيس أن يعبده المصلون في جزيرة العرب أو في أرضكم هذا للرواية كترا. شيطان ميؤوز بو بأميد بو جاري كتر أو أرزولاتاني كإسلامي بيقيشتو بنوري إسلامتي روناك بويوا خلق برا شيطان ببارستي. شيطان بأميد بو لوا مستحيلة جارێکی تر خەڵکی بڕوا شەیطان بپەرستێ لە وڵاتی ئیسلامە. ئەی چی ئەکات؟ ولكن پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ولكن في التحريش بينهم، بەڵام هەوڵ ئەدا لە نێوانی مسلمانانە جیاوازی و تەفریقە و دووبەرەکی دروست بکە. ئەم حەدیثە ئیمامی مسلم بۆمانی ئەگێڕێتەوە. لە ڕیوایەتێکی تری ئەم حەدیثە برا بەڕێزەکانم یان لە شێوازێکی تری ئەم حەدیثە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئایا پێتان نەڵێم ئەگەر بتانەوێ بپارێزرێن لەو تەفریقە و دووبەرەکیە چی بکەن؟ فەرمویان بەڵێ ئەی پێغەمبەری خوا، فەرمووی هەر کەسێ دەست بگرێ بە قورئان و سنەتەوە نافەوتێ. هەر کەسێ دەست بگرێ بە قورئان و سنەتەوە نافەوتێ و گومڕا نابێ، وێڵ نابێ. بۆیە بەڕێزانم زۆر ضرورە ئێمە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ دەست بگرن بە قورئان و سنەتەوە. زۆر ضرورە کاتێک بیر و بۆچوون زۆر ئەبێ لە ناوی مسلمانانە، جیاوازی و تەفریقە زۆر ئەبێ لە ناوی مسلمانانە، مسلمانان بگەڕێنەوە بۆ سەرچاوە ئەسڵەکە کە بریتیە لە قورئان و بۆ حەدیثەکان حەدیثە صحیحەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چونکە لەوێ تەفریقە نامێنێ، هەموو کۆ ئەکاتەوە. چەند خۆشە ئێمە کاتێک جیاوازیەک و دووپەرەکیەک ئەکەوێتە نێوانمانەوە بگەڕێنە بە قورئان. جیاوازی لە مەسائلە بچکەکانە کە دروست ئەبێ لە نێوانی مسلمانانە کە ئەگەڕێیتەوە بە قورئان سەیرەکەی قورئان وان نییە، قورئان لەسەر ئەو شتە وردەکاریانە ناڕوا، بەڵکو قورئان سەیری شتە گەورەکان ئەکا.